بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقمە میێوارێ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ ئەمڕۆمان تایبەتە با قسەکردن لەسەر ئەو پرسەی کە بە شێوەیەک لە شێوەکان بووە بە باسوخواسی کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و کۆی گشتی هاوڵاتیانی کۆمەڵگەی باشووری کوردستان. ئەوش قسەکردن لەسەر ئەو پێشنیازە نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ بزوتنەوەی گۆڕان سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان و پێکاتنەوە و چارەسەرکردنی کێشەکان. لە هەمان کاتە هەر لەم بەرنمەیە قسە لەسەر وەڵامی بزوتنەوەی گۆڕانەکەین بۆ پێشنیازانەی پارتی و یەکێتی و وەڵامەکان تا چەندە وەڵامی منطقی بوون و ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ کێشەکانە بکرێت و ئەو دید و تێڕوانین و بۆ چوونانی خراونەتە ڕوو ئەو دنیابینەی خراوەتە ڕوو لەلایەن یەکێتی و پارتی و گۆڕانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان تا چەندە بۆ ئەمڕۆ ئەگونجێت. من زیاتر ناڵێم لە پێشەکێکە بۆی کاتەکە استغلال بکەین بۆ ئەم تەوەرە میوانداری کاک ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. کاک ئازاد زۆر بەخێر بێی ماندوو نەبی. ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم بێگومان ئاگات لە پێشنیازەکەی خۆتەزانی دوای فترەیەکی زۆر لە بێدەنگی و لە بێهیوایی هاوڵاتیان و تەنانەت کۆی پارتە سیاسیەکانیش بە شێوەیەک لە شێوەکان و بنکەی جەماوەری پارتە سیاسیەکان لە چارەسەرکردنی کێشەکان ئەبینی پێشنیازێکی نوێ دێت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکان و یەک تۆز خاوبوونەوە و هێمنبوونەوەی دۆخەکە. لەسەر ئەو پێشنیازە مەبەستمە خوێندنەوەی تۆ بزانم. سپاس بە بەڕێستان. دیارە خۆرزانی لە 12 دەی پێدارەوە تاکو ئێستا کە نزیک بە 20 مانگ و 2 ڕۆژە پەرلەمانی کوردستان کارانیەوە پەرلەمانی کوردستان ئیشکارێکی سیاسی لە نێوان بابرین بە پلەی یەکەم پارتی و گۆڕان ڕوویداوە لەسەر ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەیتوانێت کارەکانی بکە. ئەمەش بەپێی خوێندنەوەی من عقدێکی سیاسی هەبووە لە دوای انتخاباتی پێشوو لە دوای هەڵبژاردنەکانی پێشوو لەم عقدە سیاسیە زیاتر لە نێوان پارتی و گۆڕانە بووە. پارتی و گۆڕان دوو هێزی سیاسین هێزی یەکەم و دووەمی براوی ساحەی کوردستانن و هێزی سێمی یەکێتیە. بۆیە دەبینین لە بینی خۆیانە ڕئاسەی پەرلەمانیان دابەش کردووە سەرۆکی پەرلەمان بۆ بەڕێز ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان و جێگری بۆ بەڕێز ئەندامێکی فراکسیۆنی پارتی و سکرتێرەکەشی بۆ بەڕێز ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ. یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕئاسەی پەرلەمانی کوردستانە سەرباری ئەوەی هیچ کەسێک لە کەسەکانی ڕئاسەی پەرلەمانی کوردستان سەر بە فراکسیۆنی سەوزی یەکێتی نین و من حقەتێکی شێ بۆ تاریخ ێڵم برادرانی فراکسیۆنی گۆڕان بۆ کاکخوبات دەنگیان نەیە بە ئێمەش بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی سەوز دەنگیان نەدا بە و بەڕێز کاندیدی گۆڕان یان بەڕێز کاندیدی پارتی بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان. ئەم ئیشکالە زیاتر لە بینی ئەوانە هەیە تا لە 12 دەی پێدارەوە تاکو ئێستا و بەوەی کە ئەبینین کە مەسلەی ڕیفراندۆم لە ئارایە ڕیفراندۆمیش مەسلەیەکی حەیەویە مەسلەیەکە پەیوەندی بە ئیرادەی گەلێکی بندەست گەلێکە ئەگەڕینە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 4 گەل هەبن بەڕووی نەسەمە لە ڕووی پێگەوە گەلی عەرەب یەکەم بێ و گەلی تورکمان دووەم بێ و گەلی فارسی سێم بێ گەلی چوارمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلی کوردە کە 30 میلیۆنە و تا ئێستا بە مافی چاری خۆنووسین نەگەشتووە تا ئێستا بەسەر بەخۆی نەگەشتووە تا ئێستا جێ نەیتوانیوە ڕیفراندۆمێ بکە و ئازادی و چارەنووسی و ئایندی خۆی دیاری بکە. ئەو هەناسەیەش کە لە کوردستانی عێراقیا لە دەوڵەتی عێراقیا هەیە دوای ڕاپەڕینی نەوەیەک و دوای سقوڵی سەدام لە 2003 ئەو هەناسەیە کە بەرەو فیدراڵ بوونە ئەبینین لەلایەن دەوڵەتی ناوەندەوە یاسا بنەڕەتیەکانی فیدراڵ کە بریتیە لەوەی ناوچەی ئەرازی متەنازع بگەڕێتەوە بریتیە لەوەی بودجە و غاز یاساکەی بۆ جێبەجێ بکرێ بریتیە لەوەی پێشمەرگە مەسەلەن بودجە و موچەی هەبێ بریتیە لەوەی کە با بڵێن ئەم کارانە جێبەجێ بکرێ ئەوەش بەرەو پاشەکشێچووە ئەبینین دەوڵەتی عێراقیان بێهومەبوونلی ئێستا بەرەوە ڕیفراندۆمێک دەچین. لەم ڕیفراندۆمە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرباری ئەوەی هیچ کەسی لە ناو سارۆکایەتی پەرلەمانان نییە سەرباری ئەوەی لە کێشەکە لە نێوان گۆڕان و پارتیا هەیە بەڵام ئەمە بۆ هەست بە مەسئولەتکردنی خۆی بۆ کاراکردنی وەزعەکە بە تەسیری لەسەر پارتی کە هێزێکی لە بەیاننامەکەی دوێنێ خۆشیان ئیشارە بەوە ئەدات بە تەسیرکردن لەسەر پارتی کە مێژوویان هەیە بەیەکۆ لە خەبات و لە ئەزمون و لە تێکۆشانە هەنگاوێکی پارتی و یەکێتی دراوە کە هەنگاوێک بدرێت بۆ هێوەرکردنەوەی وەزعەکە ئەگەر پارتی و یەکێتی دوو هەنگاو بچنە پێشەوە لە قازانجی پرۆسەکەیە گۆڕانی شەقە دوو هەنگاو بێتە پێشەوە لە قازانجی پرۆسەکە بەڵام ئەومان نەبینی. باش ئەچینە سەر ئەو وەڵامەی بزوتنەوەی گۆڕان. یەکێتی نیشتیمانی کوردستانی دەی جەنابتان ئاگادار بن ئەمەی بە ینی بە حلی وەسەد زانیوە لەو کاتێک کە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان باسی سەرۆکی هەرێمەکە و پارتی دیموکراتی کوردستان باسی سەرۆکی پەرلەمانەکەن و هەست دەکرێت ئەمە بووە بە چەقی ململانیەکان و هەموو کێشەکانی پێڵواسراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان دێت تەبەنی
پرسێکی یاواکە و پارتیشە خا لەگەڵ خۆیە ینی بەو پێشنیازە قەنەعاتی پێەکە ئەم پێشنیازەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕوای تۆ منطقی ترینە بۆ ئێستا گونجاوترین من پێم وایە پێشنیارێکی زۆر منطقی زۆر بواردە بۆ چکە بەڕاستی عقدێکی سیاسی هەیە لە نێوان پارتی و گۆڕانە ئەم عقدە سیاسیە بریتیە لەوەی کە سەرۆکی پەرلەمانی کوردستان بەر فراکسیۆنێکی نیلی یا بەر هێزێکی دووەمی پارتی لە ماوەی ڕابردووە پارتی وتوێتی ئەم عقدە سیاسی کۆتایی ئەمە ئیشکالەکەیە کردووە فعلاً یعنی ئێستا من ئەگەر گلێ بکەم لە برادانی گۆڕان بۆ دەست لە یەخەی پارتی بەرنادا یعنی پارتیە لە من عقدێکی سیاسیم بووە وەزیری پێشبەرگەم داوە بە تۆ وەزیری پلاندانانم داوە بە تۆ وەزیری ئابووری داراییم داوە بە تۆ سەرۆکی پەرلەمانم داوە بە تۆ جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقم داوە بە تۆ کەیاتی بە تۆ ئەمە خێری پارتیش نییە بۆ گۆڕان ئەمە ئیستحقاقاتی انتخابیە دەستی خۆڵە حکوومەت مڵکی پارتی نییە بۆیە بە تاکید ئیستحقاقاتی انتخابیە بەس ئەم ئیستحقاقاتی انتخابیە لە نێو سیاسەتی لۆکاڵیا لە ئیتفاقێکی سیاسی دروست دەبێت ئەی بۆ ئەمانە بە کۆمەڵ نەدرا ئەی بۆ ئەمانە بە یەکگرتوو نەدرا ئەی بۆ ئەمانە بە یەکێتی نەدرا کە لە مێژە لەگەڵ پارتیا خەباتەکەن استحقاقها هەیە بەسەر چاو بەڵام ئەمە بەرهەمی اتفاقێکی سیاسیە پارتی ئەم بەرهەمە اتفاقی سیاسی پێی وایە ئەم اتفاقی سیاسی بە دوو لایەنەکرێ ئەم اتفاقی ڕۆشانەتەوە گۆڕان هەر نووساوە بەم اتفاقیەوە گۆڕان هەر نووساوە بەم پێش 2012 ئەمە ئیشکارە گەورەکەیە ئێستا کێ لە نێوان گۆڕان و پارتیا ئێمە توانیمانە چی بکەین توانیمانە بین وەکو یەکی نیشتیمانی کوردستان بڵێن ئەم ئیشەی کە پارتی بەرامبەرێکێتی گۆڕان کردوێتی لە ڕووی یاساییە و نایاساییە بڵێن ئێمە نەوەزیری پێشبەرگە وەرەگرین نەوەزیری دارایی وەردەگرین نەوەزیری پلاناندان وەردەگرین نەسەرۆکی پەرلەمان وەرەگرین هەوڵ بین دۆخەکەی وەرکەینەوە وایە پارتیش بەژێر کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ئێستا بەرەو ڕوبەڕووی مەسەلەیەکی زۆر چارەن و سازە بینەوە کە ڕیفراندۆمە کاریگەری لەسەر هەبووە قەچیەکە بە بەڕێز جەنابی کاک مەسعود بەڕێز پارتی دووهەنگا بێتە پێشەوە بۆ لای گۆڕان و بەڕێز گۆڕان و بەڕێز جوادی گۆڕانیش دووهەنگا بێنە پێشەوە پارتی ڕای وایە گۆڕان نەبینی پارتی و پارتیەکان ڕایان وایە کە ئەمان زۆر نەرمیان نواندووە بەم هەنگاوەی یەک دوو ڕۆژی ڕابردوو بزوتنەوەی گۆڕان پێی ڕازی نییە من یەک حقت بڵم ئێستا گۆڕان پێی وایە کاک مەسعود لەکاوە ماوەی ڕابردوو پارتی وت هەر من حقەتێ بە تۆ بڵێم نابێت سەرۆکی ئێستا مادەم گۆڕان بە نەفی ئەمەیان ناوەتەوە من ئەم هاوکێشەیە معادلەم بۆ دەرەچێت لە معادلەیە ئەم نەتیجەم بۆ دەرەچێت گۆڕان گلێوەی هەیە کە جەنابی کاک مەسعود لەکاوە بە سەرۆکی لەکاوە بە کورسی سەرۆکایەتی هەرێمەوە ئەی گۆڕان بۆ لەکاوە بە کورسی سەرۆکایەتی پەرلەمانەوە خۆ سەرۆکایەتی پەرلەمان ناڵێ لە گۆڕان بسەنەوە بێن بە یەکێتی بێن بە یەکگرتوو بێن بە کۆمەڵ ئەڵێ ئەمر نازەید ئەحمەد نامەحموو هەر لە گۆڕان ئەمە بە ئاساییە بینی تۆ من ئەمە هەنگاوێکی باشە تۆری یوسف نەبێت کەسێکی تر بێت لە گۆڕان زۆر ئاساییە زۆر ئاساییە یعنی زۆر ئاساییە پێت وایە بۆچی بزوتنەوەی گۆڕان ڕەتیەکە من پێم وایە بزوتنەوەی گۆڕان شوێن بابڵین هەوادارانی خۆی یا ئەندامانی خۆی یا زیاتر شوێن هەندی هەرزی سیاسیەکەوێت و نەتیجەیەکی گرێکی باشی لەسەر ناکات و گرێکی باشی لەسەر ناباتەوە چونکە بەڕاستی من پێ دەڵێم ئێمە پێیشمان بە دیاریەوەکە پێیشمان بە حیوارە گۆڕان هێزی دووەمە 24 کورسی هەیە کۆمەڵ هێزێکە مەسەن 6 کورسی هەیە ئەم 30 کورسیە ئەگەر بکرێت لە دەرەوەی تامیژ نەکرێن لە دەرەوە نەبن و ئەم 30 کورسیەش بڵێن سەدان دەنگ هەزاران دەنگ دیان هەزار دەنگیانێ بێنەوە پرۆسی ڕفراندۆمە لە قازانجە ئەم هەنگاوەی کە پارتی ناوێتی ئێستا ئەگەر گۆڕان بەرەم هەنگاوەی پارتی یەکێتی بڕات من پێم وایە ئەمە نەسازشە بۆ پارتی نەسازشە بۆ یەکێتی ئەمەی کە یەکێتی کردوێتی نە تەنازولە بۆ پارتی نە تەنازولە بۆ گۆڕان تەنازولە بۆ پرسێکی چارەنووساز کە مەسەلەی ڕیفراندۆمە بیرمان نەچێ مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەیەکە لە حیزبە سیاسیەکان گەورەترە ئێمە ئەکرێ ئیشکالمان لەسەر حیزبی سیاسی خۆمان هەبێ بڵێن یەکێتی و پارتی دوو یەزن کوردستانیان قۆرەق کردو و مچیان بڕیەوە بجیان بڕیەوە قوتی خەڵکیان بڕیوە لەما وەرە با ڕخنە لە یەکێتی بگرین وە لە پارتی بگرین نەکاتە لە ئینتیخاباتی پێنجی یانزە سزایانێن و دەنگیان ناینێ بەڵام دین هەنگاو دەنین بۆ ڕیفراندۆم بۆ ڕیفراندۆم مەبەستی تۆ ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان و ئەوانەی بە دژی دەنگی بەڵێ کە ینی دژی دەنگی بەڵێن بۆ ڕیفراندۆمەوە پێیان وایە کە بێت ڕیفراندۆم بە نەخێر وەڵام بدرێتەوە کارێکی خراپەکەن کە هانی هاوڵاتیانە دەن کە دەنگ بە نەخێر بدەن بەڵام کارێکی ئاساییە کە هانی هاوڵاتیان بدەن بۆ نمونە دەنگ بە یەکێتی و پارتی نەدەن سەد جار ئاساییە چونکە کاکە یادگار شتێ بڵێزم هەندێک جار دیبلۆماسیەتی مەسەن ئەحزابی سیاسی لە دیبلۆماسیەتی حیزبەکەی خۆی ئەبێ بەرزتر بێ یعنی مەسەن سیرکە یعنی تۆ بێ استراتیجی لە تاکتیک و گەورەتر بێ چونکە هەموو ئیشەکان ڕاتەوە بۆ بانە هەموو ڕێگاکان بۆ بانە چێ ڕێگاکان تاکتیکە بانە استراتیجە استراتیجی گۆڕان کۆمەڵ یەکگرتوو یەکێتی پارتی ئەگەر هێزی نیشتیمانین ئەم پێنجە دروستبوونی سەربەخۆیی و دیاریکردنی مافی چاری خۆنووسین و ئازادی ئەم گەلەیە
جائیتر تۆ لە بچۆ بۆ ڕێولوچۆرە ئیشکال نییە لەمە ئەوێت چی بکەینێ من نمونەیەکت ببێ قەزەیەکەی پێوتێ قەزەی فەلەستینی قەزەی فەلەستین ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو کورد قەزەیە لە قەزیەکانی مەسەلەی پرسی نیشتیمانیە تۆ ئەزانی لە فەلەستین هەچ کەس بڵێ من دژی دەوڵەتی فەلەستینم بە دوای سیارە ڕایەکێشنەی کوژن تۆ ئەزانی لە فەلەستین مسەقەفینی فەلەستین نخبەی ڕۆشنبیری فەلەستین مثلا سەمیح قاسم شاعیرێکە محمود دەروێش شاعیرێکە ناجی عەلی کاریکاتێریستێکە عەبدوڕەحمان منیف ڕیواییەکە ئەدۆنیز مفەکیرێکە ئەمە هەموو لەگەڵ غەزان کەنفانی مثلا قاس و چیرۆکێکە ئەمانە هەموو لەگەڵ قەزیەی فەلەستینان بە دروستبوونی دەوڵەتی فەلەستینی بەڵام ئەمانە نەدەنگ بە یاسەر عەرفاتن نە لە سیاسەتی جۆرج حەبەش ڕازین نە تەییدی خالد مەشعەلەکەن نە چەپڵە بۆ ئەحمەد یاسین لێن ئەمانی کە نوێنێرەتی دەسەڵاتی فەلەستینن لەناو فەلەستینە ئەمانە بۆ ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی بۆ دروستبوونی دەوڵەتی فەلەستینی هەموو ئەڵێن بەڵێ 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 بەڵام کەسی ناڕوا لەگەڵ منظەمەی تحریری فەلەستینیشکا کەسی ناڕوا لەگەڵ حەماس و خالد مەشعەلیشکا ئەبێ ئەفونکەی ئەبێ مسەقەفی کورد وابێ خوێنەواری کورد وابێ ڕۆشنبیری کورد وابێ حتا ئەندامانی حیزبە سیاسی کوردیەکان ئەوە بیرکەنەوە بەر لەوەی پرسیارەکەم سەبارەت بە ڕۆڵی ڕۆشنبیرانی کورد بکەم مەبەستمە ئەو پرسیارە بکەم یەکێتی و پارتی ئەبێت چی بکەن بۆی ئەو نیگەرانیە بڕەوێنەوە کە بە شێوەیەک لە شێوەکان ئێستا تەسویقی بۆ ئەکرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە شێوەی جیاواز کە ئەم دەوڵەتە دەوڵەتی پارتی و یەکێتیە بێ ینی ئەما بێ بە ئەمارەتێک بۆ ئەمارەتی بارزان و ئەمارەتی تالەبان بۆن ئەمە ئەبێت چۆن احتیوا بکرێت زانی چۆن من یەکشت پێ بڵم یەک هەڵی منهەجی کەوتۆتە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە و ئەم هەڵە منهەجەیەکی لە حیزبە سیاسی باڵادەستەکانی کوردستانێکە کە ئەڵێن ئێمە دەوڵەتی زیندانمان ناوێ یعنی ئەمە هەڵە منهەجەکەی با من بۆ ئەو حیزبەی ڕاستکەمەوە بۆ مسەقەفینی ناو ئەو حیزبەی ڕاستکەمەوە بۆی مراجعەی خۆیان کرد لە مێژووە دەوڵەتی زیندان نییە لە مێژووە دەوڵەتی ئیستیبدادی و قەمعی نییە دەوڵەت ئیتارێکە بۆ فۆرم ئیتارێکە بۆ سیستەمێکی سیاسی ئەم سیستەمە سیاسیە فۆرمێک ئەیا بە دەوڵەت لە قۆناغێکە ئەکرێ ئەم دەوڵەتە قەمعی بێ و فۆرمی ژا بە هەمان دەوڵەت لە قۆناغێکە ئەکرێ ئەم دەوڵەتە ناقەمعی بێ دوو نمونە تێمێ فەرەنسا وڵاتێکە ساڵی 1970 سەوری گەوری فەرەنسی تیابێ لە ساڵی 1991 ینی بۆ 1991 ئەکاتە 200 ساڵ لەمە پێش لە ساڵی 1990 لە فەرەنسا ئەو فەرەنسایی کە هەمان حدودیە تاکو ئێستا و دەوڵەتێکە بە ناوی ئازادیەوە حتا ڕۆپسپێری قایدی سەورە ئێنە بەردەم مەخسەڵە و لەسەری ئەن لە 1990 فەرەنسا ئاوا بووە لە 1990 ئەم فەرەنسایە نەک بۆ ئازادی وڵاتی خۆی بۆ ئازادی گەلێکی وەکو کورد هەڵەسێ ناوچەی نۆفلای زۆن تەقدیمی مەجلیسی ئەمنەکە بۆی بەدەنگمانەوە بێت هەمان فەرەنسا سێرکە ئەڵمانیا ئەوەی ئەمڕۆژ بە شێوەیەک لە شێوەکان بەرهەمیە و بەرهەمی ئەوەش ئەنگاوەیە ئەڵمانیا وڵاتێکە کە حیزبی نازی لەسەر حکومە هیتلەر و بابلین حیزبی ئیشتراکی قەومی وڵاتێکی نەهامەتیە برێغدڕاکە پۆلێتزەڕاکە هەمووی ئەچنە فەرەنسا جوولەکە هەمووی تەفرەت و نابێ جەنگی جیهانی دووەمە فەرەنسا ئاگیرێ پۆڵۆنیا ئاگیرێ کوێ ئەگیرێ نەهامەتیەکە نەبێتەوە هەمان ئەڵمانیایی 1990 نەک 1945 نا 1995 ئەڵمانیایەکە جێ ئازادی تاکە جێ ئازادی وجدانە جێ بیرکردنەوەی ئازادانەیە بۆیە سێر ئەەکەی ئەڵمانیای 1945 کە نازیەکان لەسەر حکومن فۆرمێکیان بەم دەوڵەتە فۆرمێکی قەمعیە ئەڵمانیای 1985 کە سۆشیال دیموکرات لەسەر حکومە فۆرمێکە بەم دەوڵەتە فۆرمێکی ناقەمعیە نا ئیستیبدادیە واتە لە مێژووە دەوڵەت ئیستیبداد نییە و قەمع نییە بۆیە ئەمە ڕاستکەینەوە دەوڵەتی زیندان نییە عەفوکەی ئەوە سیستەمی سیاسیە مەسەن بەیانی گۆڕانیەتە سەر حکومە تەشکیلەکە گۆڕان ئێوە شەفافیەتی اقتصادیە بێ ئەوێ ئازادی تاکە بێ ئەوێ ژن و پیا و یەکسان بن ئەوێ دیموکراسیەت شۆڕ بێتەوە ئەوێ پەروەردەیەکی تەندروستە بێ بەسەر چاو ئەمە هەمووی لە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر گۆڕان لەسەر حکم نەبن منی جوندل ئیسلام و خوا نەخواسە تۆی داعش لەسەر حکم بی ئێمە واکەین ئەبێ هەموو کەس دەچی بەسەرەوە بێ ئەبێ ژن و پیا و یەکسان نەبن ئەبێ مافی ئەحواڵی شەخسی ژن بە دوو شایەت حسێب کرێ ئەبێ میراسی وای لێبێ و ئیلاخری واتە منی ڕەجی باجەکەیە کامیانە بەڵێ لەبەر ئەوە سیستەمی سیاسی فۆرم ئەیا بە دەوڵەت ئەم دەوڵەتە ئیستیبدادیە و هەمان سیستەمی سیاسی تریش فۆرما بە دەوڵەت ئەم دەوڵەتە مەسەلەی ئازادیە لەبەر ئەوە مێژووی دەوڵەت مێژووی زیندان نییە چۆن زیندان نیە دەوڵەتی گوڵدانیش نییە ئێمە ئەبێ ئیشکالەکەمان لە ئەو ئیشکالە ڕاستکەینەوە مەسەن گۆڕان پێی وایە من دەوڵەتی میرنشینی چی و کۆمەڵەشتە بینی کۆمەڵی نەخوێنەوارەی نووسێ میرنشینی بارزانی و میرنشینی یەکێتی و تاڵەبانی و بارزانی و میرنشینی یەکێتی و پارتی وانم بابە وان نییە تۆ وەرە دەنگ بدە بە ڕیفراندۆم
و لەگەڵ ریفراندۆما بە لە 25 لە 5 حیزبەکەی من کە ناوی یەکێتی با بە خۆم بڵم حەقم نییە بەسەر بەردی دەنگمە بە یەکێتی حەسڵی کە هەشدە کورسەکەی پێ بکە بەهشت یعنی ئەبێ وابیر بکەینەوە بەڵام ئێستا بەداخەوە لای میلەتیشی بندەست بڕوا بڵێ من دەوڵەتم ناوێ نابۆ ریفراندۆم نابۆ بایکۆت بۆ ریفراندۆم نابۆ دەوڵەتی کوردی نابۆ سەربەخۆیی ئەمە چییە کارەباکەی 24 ساعت نیە 8 ساعتە ئەگەر ئەو ریفراندۆمە دەنگی زۆری نەم سۆگەر نەکا بۆ نمونە بە 65 بە 55 تێپەڕێ بە دەنگی بەڵێ یان بە پێچەوانەوە ریفراندۆمەکە دەنگی خوار پەنجابێنێت کێ زەرەرەکە میلەتی کورد زەرەرەکە لە دووەمیانە دەنگێکی بەرزش بێنێ میلەتی کورد قازانجەکە لە یەکەم هەستەکەی سفرکردنەوەی تەواوی ئەو خەبات و ئەو شۆڕشانەیە و جینۆساید بەرامبەر گەلی کورد و کورچەنێکە هەوڵەدا بە کیانێکی سەربەخۆی خۆی کە ئەوا بینێت من گیانی دەرەوە ئیترەڵێت ئەم وڵاتە خۆی نایەوێت بەسە من سێ نمرەت هەیە ئەم بێژێ نمری فەلەستین با بچین بۆ ئەوروپا و ئەمریکا لە ئەوروپا دوو وڵاتی پێوترێ بریتانیا و پێوترێ ئیسپانیا بریتانیا و ئیسپانیا باسکی هەیە بریتانیا سکۆلەندی هەیە لە ئەمریکا کەنەدا هەیە کە کیوبوچی هەیە کیوبیکی کەنەدا باسکی ئیسپانیا سکۆتلەندای بریتانیا ئەم مشکلانیان نییە تعریبیان نییە تاجیریان نییە تەبعیسیان نییە تەرحیلیان نییە تەبعێتیان نییە لێسەرنەوەی ناسنامەیان نییە گۆڕنی باری دیموگرافیان نییە ئەنفالیان نییە کیمیابەرانیان نییە شنگالیان نییە ئەرازیان داگیر نەکراوە داوای ریفراندۆمەکەن کێشەی ئازادی دیموکراسی نیە داوای ریفراندۆمەکەن داوای سەربەخۆیەکەن داواکەن جابنەوە ئێستا چێ لە کوردستانی ئێمە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بەم هەموو کێشەوە بەم هەموو ناستەمەوە هیچ ملەتێک نییە ئەمە بە شێوێ لە مێژووی ئەنفال کیمیاباران ڕەو مەسەن زەعیم ستیق ناپاڵمی هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە ئەنفالی گەرمیان کیمیابارانی سێوسێنان 8,000 بارزانی 5,000 نازانم گوند زۆر بەدەگەڵ ئەم هەموو وڵاتە سوتماکە کەچی تۆ مسەقەفت هەبێ بڵێن نابۆ ریفراندۆم حیزبی سیاسیت هەبێ بڵێن نابۆ بۆ دەنگدان بڕات هەبێ ئەمە لە ئەوروپا بێ ئەو حیزبە سیاسیانە وزارەتی ناوخۆی وڵاتان ئیجازەکەیان لێسەنێتەوە نایڵێ بێنە ناو پرۆسەی مەدەنیەوە نایڵێ بێن بۆ دەنگدان نایڵێ ینی ئیجازەیان ناتێ ئەم حیزبە دانشی دیعای انتخابی بکات ئەمە زۆر ئیشکالە مانەوە لەگەڵ عێراق چارەسەرە من پێم وایە ئەگەر عێراق بێت مادی سەوچمان بۆ جێبەجێ بکات ئەگەر عێراق بێت یاسای بجێ و غازمە بۆ جێبەجێ بکات ئەگەر عێراق بێت موچە و جەمان بداتێ ریفراندۆم هەر زۆری زیایە نەیکەن پێش بە ریفراندۆم نییە بەس عێراق مادی سەوچ جێبەجێ ناکە بە عێراق بەچی عێراقی فیدراڵ بە سێشت ئێمە پەیوەندی عێراقی فیدراڵەوە هەیە سیاسی خارجی عێراقی کە ئێمە بەشێکی لی ئەوەی دیفاع لە وڵات و لە بیلادەکە ئێمە بەشێکی لی پێشمەرگە بە عوملەکەش دەی باشە تۆ لە جیفەندا نووسراوە مەسەڵەن بڕین 500,000 دینار ئایا لێ نووسراوە 5,000 دینار ئەبێ لێ نووسرابێ لێ نەنووسراوە ئەمە یەک تۆ مادی 140 هەیە 13 ساڵە ئەم مادی 140 تەطبیق نەکراوی ئیستیفتای بکرێ ئەمە دوو تۆ پێشمەرگەت هەیە پێشمەرگە جمگەی سێمە کە ئێمە دیفاع لە وڵاتەکەین یعنی 1200 کیلۆمتر یەکێتی و پارتی دیفاعیلیەکە 2000 شەهید یەکێتی و پارتیەیەن کوردستانە من ئەڵێم دەوڵەتی عێراقی ئەگەر نێتی باشە با پارەی وزارەتی تەربیە و سەحەم بۆ نەنێرێ خۆ ئەکرێ پارەی وزارەتی پێشمەرگە بۆ بنێرێ خۆ ئەکرێت دە پێشمەرگە لە بەغاوە بە زاماری بنێرێ بۆ سعودیە بنێرێ بۆ میسر بنێرێ بۆ ئوردن نێنێرێ بۆ فڕەنسا نێنێرێ بۆ فنلەندا نێنێرێ بۆ ئەڵمانیا بۆ دەوڵەتی عێراقی بۆ عەبادی بەڕێزی ئەممان بۆ ناکە لەبەرەوە عێراق نەماوە اینجا عێراقی دوای داعش ئەو عێراقە نابێت لە زاخەوە بۆ فاو ئەمە پسپۆڕان وهاڵێن ئەخیر بە قالی پێری کیسنجەر بخوێنەوە بزانن چی باسەکە کیسنجەر بۆ عمرەوە کە یەکێکە لە مفەکیرە گەورەکان کە دەوری لە نەزمی نوێی جیانە هەیە لە حەفتاکانە نوقڵانەی بۆ نەوە یەک لیاوە ئەخیر بە قالی پێرە بخوێنەوە بزانن چی باسەکە باش کاکەزاد مەبەستمان قسەیەکیش لەسەر ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکەین لە ئێستادا وترێت بە زەبری چەک بە پاڵپشتی و بەتوانە و بە ئیرادەی هێزی پێشمەرگەی کوردستان بە خوێنی و شەیدانەی کە لەو ڕێگەی ڕۆشتون مادەی 140 ئۆتۆماتیکیان جێبەجێ بووە پێت وایە ڕیفراندۆم ئەنجامدانی ڕیفراندۆم لەو ناوچانە و هێنانی دەنگێکی زۆرینەیەوە وا کات کە ئیتر مادەکە بە تەواوەتی جێبەجێ بێت و پێویستمان بە هیچ نەبێت و باشووری کوردستان سنووری خۆی دیار بێت جار ئەگەر یەکێتی و پارتی و کۆمەڵ و یەگرتو و گۆڕان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تەمای ڕیفراندۆم بن ناوچە دابڕێڕەکانیتیانە بێ ئەو هەر ئێساچێت دەوڵەتمانێنێ وڵە عالەمەکەشتان بە بشکێتەوە ئەنی بێ ناوچە دابڕێڕێنەکان مطلقاً ریفراندۆم و سەربەخۆیی و انتخابات هیچ مانایەکی نییە
ئەمە یەک دوو ئێمە ئەگەر بتوانین لەو ناوچانە بە هەموو ئەو ئیشکالی کە لە قەیرانی ئیداری قەیرانی موچە قەیرانی سیاسی کە لە حکوومەتی هەرێمە هەمانە بتوانین ئێمە تەجاوزی ئەو شتانە بکەین بۆ مەسەلە نیشتیمانیە گەورەکان یعنی ئێمە کاکەیەک ئەگەر 100% با کۆن قسە بکەین 100% لێ من بوو ناکرێت دینارە بسووتێنێ بۆی سەڵسەکە ونکە بدۆزێتەوە نابێ ئەوە بکەین ئەگەر ئێمە بتوانین کارێکی ئەوە بکەین ئەتوانین بڵین ریفراندۆم بە لە سا هەفتا لە سا هەشتا کە دەنگی بەبەڵێ و بەبەڵێش دەبێ بە تەشید قورسایەکی گەورە بە دۆزەکەماندا قورسایەکی گەورە بە پرسەکەمان کاگازات دو پرسیارم مەبەستمە قسە لەسەر ینی پرسێکی گرنگ بکەین سەبارەت بە وەڵامی بزوتنەوەی گۆڕان بۆ پێشنیازەکەی یەکێتی و پارتی و سەبارەت بەو تەنازولاتانی کە پێویستە بۆ یەکتری بدەن لە 29 مانگ دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پەرلەمانی کوردستان بەیاننامەیەک بڵاوەکاتەوە لە بەیاننامەکە لە خاڵی یەکەم ئاماژە بەوە ئەدا کە بڵین کە ئاراستەی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی کردووە ئەڵێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان دیاری بکەن بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005 و ئامادەسازی تەواو بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی دروست 6 ڕۆژ بەر لە 6 یانزە لێرەیە دەرەکەوێت کە بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پەرلەمان کە دکتۆر یوسف محەممەد سادقی گۆڕانە باس لەوە ئەکا کە لەناو خەڵکەوە سەرۆکی هەرێم هەڵبژێردێ ئەمە کە هەموو کێشانی ڕوویدا لەسەر ئەمە بووە بەڵام ئێستا گوێمە لەو دەنگا بێت کە یەکەمیشی پەرلەمانی کوردستان دوای کاراکردنەوەی ئەبێت هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بێت هەستەکەی بوونی ئەم هەموو دەنگە جیاوازیەوە ئاکا کە نەگەین بە ئەنجام و ئەمە یەک مشکلەیە نەگەینە بانەوەکو خۆ ئەمەی کە من بووە ئەم بەیانەکە بڵاوەتەوە یان ئەبێ گۆڕان ئاگای لێ نەبێ یان ئەبێ گۆڕان لەو کەسی ئەو بەیانی داوە بە کۆمیسیۆن لێ پرسیاری لێ چۆن ئەم بەیانە مەسەرەن پێش ئەم وەزعەیە پێش دوای ئەم ڕیفراندۆمەیە کە دەنگمان بۆ یاوە دیاریمان کردووە بستنی پێش بۆڕە 13 ڕۆژ دەوام پێشەکات ئەمڕۆ 12 15 ڕۆژ دەوام پێشەکات ئەم 15 ڕۆژە ئەمە یان ئەبێ گۆڕان ئاگای لەم بەیانە نەبێت چۆن ئەم بەیانە دەرکراوە چێ دەری کردووە چۆن یادی بە کۆمیسیۆن چۆن قسەی واکات لە کۆبوونەوەکەی بڵێ بەزام بەڵام ئەمڕۆ ئەوان داوای ئەوە ناکەن ئەمڕۆ داوای ناکەن یان ئەمە هەڵەیە یان لێپرسینەوەی بەرامبەر کرد ئەبێ لێپرسینەوەی بەرامبەر بکرد چۆن ئەوە کراوە چۆن ڕازی تۆ سەرۆکی هەرێم بەپێی یاسایەکی ئەوە تۆ یەکەم ئیشکالمان ئەوەیە بێ یاسای هەموار بکرێتەوە و سەرۆکی هەرێم ناو خەڵکە هەڵ نەبژێردێ ئێستا چۆن واڵی ئەمە یان گۆڕان ئاگای لەم بەیانە نییە یان ئاگای لێتی و ناتوانێت پەیامت زۆر بە کورتی بۆ من پەیامم یەکشت بۆ نەک بۆ پارتی گۆڕان بۆ مسەقەفی کورد حەزەکەم یعنی بەڕاستی ئەمە کێشەیەکی میدیایی نییە بەتەنها ئەمە کێشەیەکی حیزبی سیاسی نییە مەسەلەی ڕیفراندۆم کێشەی تاکی ئەم گەلەیە کە مێژوەکەی پڕە لە خەم لە گریان لە فرێزگ لە ڕەو لە نەهامەتی من یەک حەقەتم پێ بڵێم لە ساڵی 1945 ئەڵمانیا فەڕەنسا ئاگرێ کە فەڕەنسا ئاگرێ سارتەر کە عەدەم وجودە نووسێ کە عەبەسیە ئەڵێ ئەم داگیرکاریە لەلایەن ئەڵمانیاوە فێری بەرپرسیارەتی کردی کتێبەکە داخە نووسێ و شعر بۆ مقاومە نووسێ ئاراگۆن کە شاعرێکی سریالیە شاعرێکە هیچ بڕای بە ئینتیمای نیشتیمانی و قەومی نییە کە فەڕەنسا داگیرەکرێ شعر تا ئەو کاتە بۆ ئەلیزای خۆشەویستی نووسیوالە ئەلیزا لاچۆ من شعر بۆ مقاومی فەڕەنسیە نووسم ئەبێ مسەقەفی کورد واز لە یەکێتی و پارتی بێنێ یەکێتی و پارتی تجاوز کە ئەبێ مسەقەفی کورد لە یەکێتی و پارتی زۆر گەورەتر بن بەڵێ بۆ ریفراندۆم بەڵام یەکێتی و پارتی لەما خەلەل تەیە سزا دەین دەگەناینێ کاگازات تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمەت بەخشی بینەرانی عزیز ڕێز یادگار فایق و ستافە جوانەکەم قبول بکەن تا بەرنامەیەک تر بەخوای گەورەتان سپێرم ماڵتان ئاوادان سپاس خواتان